تیمی سکاڵاکاری دەستگای ستاندەرد چوار هەڵەی نووسراوەکەی یەکێتی بۆ دەستپێکردنی تەوتین لە سلێمانی ئاشکرا دەکات. کۆمیسیۆن سکاڵاکانی ئۆپۆزیسیۆنی ڕەت کردەوە و ستاندەریش پلانی نوێی ئەو لایەنانە ئاشکرا دەکات. ڕۆژنامەیەکی ئیسرائیلی زانیاری نوێ لەبارەی ئەگەری هێرشی ئیسرائیل بۆ سەر عێراق ئاشکرا دەکات. دوای ئەوەی دوێنێ نووسراوێکی جێگری پارێزگاری سلێمانی بڵاو کرایەوە کە داوای دەستپێکردنی تەوتین لە سلێمانی لە بانکی ناوەندی دەکات، تیمی سکاڵاکاری ستاندەرد چەند هەڵەیەکی نووسراوەکە ئاشکرا دەکات. لەم بارەوە دکتۆر ڕەعەد ڕەفعەت سەرۆکی تیمی سکاڵاکاری دەستگای ستاندەرد ڕایگەیاند ئەگەر ئەو نووسراوەی جێگری پارێزگاری سلێمانی ڕاست بێت بۆ پارێزگاری بانکی ناوەندی عێراقی مەبەستی تەوتینی موچەی فەرمانبەرانی سلێمانی بێت، ئەوە بە هیچ شێوەیەک ڕێگای ڕاستی نییە بۆ تەوتینی موچەی سلێمانی لەبەر ئەم هۆکارانەی خوارەوە. یەکەم، لایەنی پەیوەندیدار بە تەوتینی موچە بە گوێرەی بڕیارەکەی دادگای فیدراڵی وەزیری دارایی عێراقانێک پارێزگاری بانکی ناوەندی. دووەم، ناوەڕۆکی نووسراوەکە بێسەروبەری پێوە دیارە بەوەی دەڵێ دادگای فیدراڵی بڕیارەکەی یاراستەی ئێمە کردووە، ئەوەش ڕاست نییە. سێم، نووسراوەکە بەواژووی جێگری پارێزگارە کە دەبوایە بەواژووی خودی پارێزگار بووە، بەڵام ئەگەر پارێزگار بە نووسراوی فەرمی ئەو دەسەڵاتەی دابێتە جێگرەکە یاساییە. چوارەم، نووسراوەکە لە سێ دێردا سێ هەڵەی زمانەوانی زەقی تێدایە کە ناشرینە بۆ پارێزگایەک پڕگەتی لە زمانزان و پرۆفیسۆری عەرەبی کە دەبوایە ڕاوێژیان پێ بکردبایە. کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق هەموو ئەو تانانەی لە ئەنجامەکانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان درابوون و ژمارەیان 41 تانە بۆ ڕەت کردەوە. جومانە غالای وتەبێژی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق ڕایگەیاند دەستەی دادوەری سەر بە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان هەموو ئەو تانانەی لە ئەنجامەکانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان درابوون و ژمارەیان 41 تانە بوو یەکلا کردەوە و سەرجەمیانی ڕەت کردەوە. باگوێرەی زانیاریەکانی ستاندەرد پلانی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن ئەوەیە کە لە پەرلەمانی عێراق هەوڵی لێسەندنەوەی متمانەی ئەنجومەنی کۆمیسیاران بدەن کە بەپێی یاسا خۆیان کۆتایی ئەمساڵ ماوەی یاساییان تەواو دەبێت و هەروەها لە دادگای فیدراڵیش سکاڵایان دژیان تۆمار بکەن. ڕۆژنامەی مەعاریفی ئیسرائیلی ئەمڕۆ دووشەمە بڵاوی کردەوە ئیسرائیل پلانێکی کاری نوێی هەیە لە حاڵەتێکدا لە بەرەی عێراقەوە هێرشەکانی فراوان بکرێن. باگوێرەی ڕۆژنامەکە پلانی ئیسرائیل بۆ ڕووبەڕووبوونەوەی هەڵکشانی هێرشەکان لە عێراقەوە لە لێدانی پرۆژەکانی ژێرخانی ئابووری و دامەزراوەکان دەست پێ دەکات، دواتر پرۆسەی کوشتنی کەسایەتی میلیشیاکانی سەر بە ئێران لە عێراق بە وردی ئەنجام دەدرێت. ڕۆژنامەکە لە زاری بەرپرسانی هەواڵگری ئیسرائیل و ئەمریکا بڵاوی کردوتەوە کە ڕەنگە ئێران هانی میلیشیاکان بدات لە عێراق بۆ زیادکردنی هێرشەکانیان لە وەڵامی کردەوەکانی سوپای ئیسرائیل لە لوبنان و غەزە.